کاکە توندڕەوێتی بەرامبەر کافر لە منهەجی پێغەمبەرانە عەلەیهیمو السڵاو وەسەلام. توندڕەوێتی بەرامبەر بە ئیمانداران و مسلمانان منهەجی پێغەمبەران نییە. باشە بۆ کافرەکان بۆ دوژمنانی ئیسلام توندڕەون بەرامبەر بە ئەهلی ئیمان و ئەهلی ئیسلام کەسێ پێیان ناڵێت توندڕەو، مەگەر ئەو توندڕەوێتی کە دژە ئیسلامەکان بەرامبەر بە ئەهلی ئیسلامیکەن، ئەوەندەم ئەهلی ئیمان بەرامبەر بە ئەهلی کوفر کردویانە یان ئەیکەن لەم سەردەمە نایکەن. هەموو هەوڵێکیان بۆ لە ناوبردنی ئیسلامە، بۆ لە ناوبردنی مسلمانە، بۆ عەزێتدانیانە، بۆ تیابردنیانە، بۆ فۆتاندنیانە. باشە ئابەمە ناوترێت توندڕەوێتی، بەڵام بە منهەجی پێغەمبەران ئەوترێت توندڕەوێتی کە خی گەورە فەرمێ لە وەصفی ئەهلی ئیمانە ئەشیداء عەلە الکوفار بەڵام ڕوحەماء بەینەهم، دەبێ ئەوا بین لیغیظ بهم الکفار. باشە ئەوە ئەسڵی منهەجی پێغەمبەرانە عەلەیهیمو السڵاو وەسەلام. یا ئەیوهە النەبی جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم. تون بەلەگەڵیان. هێوە فەرمانی خوایە، دەوەرە چۆنە فەرمانانی خوا هەمووی پێشێل کراوە. وەرە تون بە لەگەڵ کافر، تون بە لەگەڵ منافق پێدەوتێت توندڕەو، یعنی پێت ناوترێ شوێنکەوتی پێغەمبەر عەلەیهی السڵاو وەسەلام. کامان کاتە توندی بەرامبەر بە کوفار منهەجی پێغەمبەرانە، ناوی مسلمان زەلیل بەرامبەر بە کافر.